بناوی خوای گەورە و میهرەبان درود و سەڵات و سەلام برژێ بەسەر پێغەمبەری ئازیز و خۆشەویست و تکاکارمان لە ڕۆژی قیامەت محەممەد المستەفا صلی الله عليه وسلم. ئازیزانم لە کەناڵی ئاسمانی کەرکووکەوە دەبینە میوانی ماڵەکانتان لە ناو مانگی ڕەمەزان لە بەرنامەی گوڵزاری ڕەمەزان. بەڕاستی ڕەمەزان هەر لە خۆیەوە گوڵزارە، هەر خێر و بەرەکەتە، هەمووی ڕەحەماتە. بە میوانداری مامۆسای بەڕێزمان شێخ محمود پێشنۆژ و تارخوێنی مزگەوتی سید المرسەلین و جەنابی مامۆسا محەممەد جەباری، یاخوا بەخێر بێن مامۆساجان. هیوامان ئەوەیە کەوا سوودێک بە بینەرانی ئازیز خۆشەویست بگەێنین و دڵیان خۆش بکەین لەم مانگە پڕخێر و بەرەکەتە. یاخوا بەخێر بێن. انشاءالله پێکەوە جۆراری چەند ئاەتێکە بین لە قورئانی پیرۆز لەلایەن مامۆسا محەممەد و بافەرمی. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. يا أيها الذين آمنوا لا تقدموا بين يدي الله ورسوله لا تقدموا بين يدي الله ورسوله واتقوا الله إن الله سميع عليم. يا أيها الذين آمنوا لا ترفعوا أصواتكم فوق صوت النبي ولا تجهروا له بالقول كجهر بعضكم لبعض أن تحبط أعمالكم وأنتم لا تشعرون. صدق الله العظيم. خوای گەورە پاداشتی خێری جەنابی مامۆستا بداتەوە. یا شێخ مانگی ڕەمەزان هەمووی خێر و بەرەکەتە و پێغەمبەری خوش عليه الصلاة والسلام هەر خێر و بەرەکەتە و لە ناو ڕەمەزاندا زۆر خۆی ماندوو کرد بە تاعەت و عیبادەت. پێم خۆشە ئەمڕۆ تەوەرەکەمان باز لە خۆشەویستی پێغەمبەر بێ صلی الله عليه وسلم. ئایا خوای گەورە چۆن باسی ئەو خۆشەویستی بۆمان کردووە لە قورئانی پیرۆز؟ بارك الله. بسم الله الحمد لله والصلاة والسلام على سيدنا رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. والله باس محبت و خۆشەویستی پێغەمبەر هەرچۆنێ باس کە هەرچەندێ باسکەی تەواو نابێت. وخوای گەورە لەو قورئانەدا يعني ئەمەنە ئەو پێغەمبەری خۆشویستووە هەندێک زانایان ئەڵێن ئاەتێک نییە لە قورئانە، یا ضمنی یا بە صریحی ناوی پێغەمبەری تیانە بێت. يعني خۆی چوار جا ناوی هاتووە اللهم صل على سيدنا محمد وعلى آله وسلم. بەڵام ئەڵێ ئاەتێک نییە، سوورەتێک نییە لە قورئانە بگەڕی ئیلا بە صریحی یا بە ضمنی ئیلا ئەو پێغەمبەری خۆشویستووە ئیلا باس ئەوی تایە، ناو ئەوی تایە، بەسەر هاتی ئەوی تایە، ئیتر سوورەتێک نییە تیانە بێت. ئەمەنە خۆشەویست بووە و لە هەر شوێنێکیشا باسی ئەو پێغەمبەرە ئەکا بە ڕێز و بە تەقدیر و بە احترامەوە ناوی ئەهێنێ، قەت بە مجرد ناوی نەهێناوە. ئەمەنە ئەو پێغەمبەرە ئازیز بووە، ئەوەنە خۆشەویست بووە لە لای. ینی فێرمانەکە ئێمەیش ئومەتی ئەو ئاوا خۆشمان بوێت. خوای گەورە فەرمی لە ئاەتێکدا قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله. ئێوە ئەگەر منتان خۆش ئەوێت لەسەر زاری پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام هاتێ قل إن كنتم ئەو پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرمێت ئاەتی قورئانە تحبون الله، ئێوە ئەگەر خواتان خۆشەوێ فاتبعوني يحببكم الله. ئێوە ئەگەر ئیدعای خۆشەویستی خواکەن شوێن من بکەون، اتباعی من بن و منتان خۆش بوێ، ئەو کاتە ئەبن بە خۆشەویستی خوا. کەواتە پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وسەلام
وەکو وەسیلە و واسیتەیەک وایە بۆ خوای گەورە ینی لە ڕێگەی پێغەمبەرەوە ئێمە ئەگەین بەخوا ئەگەین بە خۆشەویستی خوا ئەبێ ئەو پێغەمبەرەمان خۆش بوێت اینجا یعنی ئەبێ بگەین بە خۆشەویستی خوا بۆیە خوای گەورە فەرمیێ النبي أولى بالمؤمنين من أنفسهم يعني پێغەمبەر ئەولاترە لە نەفسی خۆیان بۆ خۆیان يعني پێغەمبەر ئەولاترە بۆیان و لە هەر شوێنێکە باسی ئەواکە باسی ڕێز و احترام يا أيها الرسول يا أيها النبي يا أيها المزمل يا أيها المدثر يعني بياني دا قد بناوي خو چوار زال القرآن شناوي هاتوا محمد رسول الله والذين معه أشداء على الكفار رحماء بينهم وما محمد إلا رسول قد خلت من قبله الرسل لهر شوێنێک باسی محەممەد بە مجرد هاتووە ئیلا مختەرینە لەگەڵ ڕیسالەکەیە لەگەڵ پەیامەکەیە تەنها مجرد ناوی نەهێناوە خواگەر بەعزێک ئیستا بەداخەوە باسی پێغەمبەرەکە ئەڵێ محەممەد وەکو ناوی منداڵێک بێنێ وەڵی ئەوە ینی بێڕێزیە بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و دەلالەت ئەداتە کەم خۆشویستنی ئەو شخصە بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئینسان کە یەکێکی خۆشویست دایما حەز ئەکا بە جوانترین شێوە ناوی بێنێ بە جوانترین شێوە باسی بکات ئێمەش ئومەتی ئەو پێغەمبەرین خۆشمانەوە لە خۆمان زیاتر ئەبێ دائما بە لەفزی جوان بە لەفزی شیرین بە سەیدینا بە حەبیبینا بە شەفیعینا بە نەبیینا ئەم وشانە بخینە پێش ناوی پێغەمبەرەوە کەواتێ کە ناوی ئەهێنین و کاتێ سەڵەواتشی لەسەر لێدەین هەر ئەمە بخین اللهم صل على سيدنا محمد يا اللهم صل على حبيبنا محمد اللهم صل على نبينا محمد اللهم صل على رسولنا محمد ئەم وشانە ئەخینە پێشەوە بۆکو ڕێز و احترام و تەقدیرە لا تجعلوا دعاء الرسول بينكم كدعاء بعضكم بعضا خوای گەورە ئەفەرمێ ئێوە ناو پێغەمبەر دێنن و باسی پێغەمبەر ئەکان وەکو ئەو نییە کە بانگی یەکتری ئەکەن لەگەڵ یەکا یان ناوی یەکتری ئەهێنن ئەوە پێغەمبەری خوایە ئەوە خۆشەویستی خوایە ئەوە ئازیزی خوایە پێغەمبەرێکی بەڕێز ئەبێ بە جوانترین لەفز و شێواز هەم ناوی بێنن هەم باسی بکەن و هەم سەڵەواتی لەسەر لێ بدەن ئەوە ئاەتی قورئانە پێماڵێ ئەبێ ئاگداری ئەو خاڵەیان بین کەم خۆشویستنمانە بۆ پێغەمبەر ئەگەر بەس بڵین اللهم صل على محمد شتێک نەخینە پێش ناوی پێغەمبەرمان و عەلەیهی سەڵات وسەلام ئەوە زانایان ئەڵێن ئەمە بێ ئەدەبیە ئەمە نەوعێکە لە جەفا بەرامبەر بە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کافیە بۆ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە خوای گەورە و جەنابەت ئەمە ئاەتەکانت فەرموو خوای گەورە بە عەزەمەت و گەورەی خۆی ڕێزی لێناوە و قەدری گرتووە بەرز ڕای گرتووە بە تاکید ئێمە خاوەنی ئەو پێغەمبەرین عەلەیهی سەڵات وسەلام بەڵام بەداخەوە ئەمڕۆ پشتگوێی فەرمانەکانیمان کردووە و بە دوای منهەج و سونەتی نەکەوتین ئینشاڵڵا دێنە سەر ئەو پرسیارەش بۆ لای جەنابەت پێم خۆش و پێکەوە جۆرالی جەنابی مامۆستا محەممەد بین بۆ چەند مەتوستایشێک با فەرمی يخوى بخير بي أي مانجي رحمات مانجي هدايات خير وبركات ما يلي بردون بخششي خواي مانجي آرامي واشتي وتباي تو يزقي باور نكرد نوي مانجي تايبتي تاوان شرد نوي جوان ترين دياري ذاتي يزداني بو آسودي ناخو رحماني اويل قلتو راستو هاودما لروجي باداشت بيترسو غما تو مانجي قدري قدر الدزانين بهاتن تزور ضل شادو ماني كنتو شافعي روج قراني ما يرزقاني يا رام قراني كنتو شافعي روج قراني ما يرزقاني يا رام قراني ديدني ججنا اي مانجي قرآن ايا استدرتر
میوانی دڵ من مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی خێر و تەقوا مانگی خێر و تەقوا خوێندنی قورئانە خوێندنی قورئانە با تهلیل و تسبیح ئێوە ئەبن ناجیح با تهلیل و تسبیح ئێوە ئەبن ناجیح شاهوانی ئەحیاکان شاهوانی ئەحیاکان بانێژی تەراویح بانێژی تەراویح مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی خێر و تەقوا مانگی خێر و تەقوا خوێندنی قورئانە خوێندنی قورئانە فضالی ڕەمەزان زۆرە ناکرێ بایان فضالی ڕەمەزان زۆرە ناکرێ بایان ئەجنی لە لای خوایە ئەجنی لە لای خوایە باسی ناکراوە بۆمان باسی ناکراوە بۆمان مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی خێر و تەقوا مانگی خێر و تەقوا و خوێندنی قورئانە خوێندنی قورئانە ليلة القدر تيايا خيري لا بنايا ليلة القدر تيايا خيري لا بنايا داواك هموتان داواك هموتان لمن خوش بخوايا لمن خوش بخوايا مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی ڕەمەزانە خۆشی موسڵمانە مانگی خێر و تەقوا مانگی خێر و تەقوا خوێندنی قورئانە خوێندنی قورئانە خوای گەورە پاداشی خێرتان بداتەوە. یا شێخ هەرچەنێ وەسفی پێغەمبەری خوا بکەین عەلەیهی سەڵات وەسەلام ناتوانین زوبان لە ئاسی لاڵە بێ و پێنووس لە مەدح و سەنای ئەوەستێت کافیە بۆ گەورەی ئەو پێغەمبەرە کۆمەڵێن لە سەحابە و لە هاوڵان داڵدەیان دابوو لە دەوروبەری بوون لەو بڕوایم بەس ئەوان گەیشتنا و ئاسەی کەوا بزانن قەدری پێغەمبەری خوا چۆن بووە و چییە ڕەحمەت و ڕەزای خۆیان لێبێت. ئایا سەحابەکان چۆن پێغەمبەریان خۆشویستووە و ئێمەش چۆن پێغەمبەرمان خۆش بووە صلی الله عليه وسلم. سەحابە ئەمەنە پێغەمبەریان خۆشویستووە مامۆستا یعنی کە چووە مەدینە هەمووی سیرەت و هەیئەتی پێغەمبەریان وەرگرت بوو یعنی کە ئەڵێ غەریبی تازە هاتوو وای ئەزانی پێغەمبەرستانە شاعیر ئەڵێ هەر کەسێکیان ببینەوە ئەزانی پێغەمبەرە ئەمەنە پێغەمبەریان خۆشویست بوو یعنی لە سوورەت یا تەطبیقیانە کرد وەکو پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام لە جل و بەرگی لە ڕیشی لە هەموو شێوازێک ئەمەنە پێغەمبەریان خۆشویستووە ئاو دەستنوێژی پێغەمبەر نەکەوتووەتە عەرز کانوێتە سابقونە مسابقەیان نەکرد ئاوەکەیان نەخواردەوە تفی پێغەمبەر نەکەوتووەتە عەرز خواردویانە دەمسیانە بە دەموچاوە بۆ تەبەڕوک یعنی ئەمەنە پێغەمبەریان خۆشویستووە مامۆستا حوجامەی کردووە حوجامە کەڵەشاخ پێغەمبەر صلی الله علیه وسلم یەکێ سەحابەکان ئەڵێ ئەو خوێنە بەرە لە شوێنێ پاکە بینێجا هەرچەنێ ئەکا وەڵڵاهی شوێنێک نییە پاک بێ ئەڕۆ ئەو خوێنی پێغەمبەر ئەخوات ئەو سەحابەیە لە خوێن لە قورئانە ئەڵێ نەجسە وانە ئەو سەحابە ئەڵێ چیت دێ کرد ئەڵێ وەڵڵا لە شوێنە باشە
دامناوە ئەی پێغەمبەری وتی لەکوێ وتی وەڵا خواردم قوتمدا وتی ئەو ماعیدەی تۆیتە ئاگری جەهەنەم نابینێ مامۆستا یعنی بزانە ئەمە پێغەمبەر بوو ئاوا پێغەمبەریانین کردووە یعنی حتا تەنانەت لە هجرەتی پێغەمبەرە ئەبینی ئیمامی عەلی ئەو شەوە ئەچێ لەسەر جێگەی پێغەمبەر ئەخەوێت احتیمال هەیە بکوژرێ خۆ ڕمەکان هەمووی ئاراستی ئەو ئەکرێ بەڵام ئەوە خۆشەویستیە بۆ پێغەمبەر خۆ فیداکاریە بۆ پێغەمبەرمان عەلەیهی سەڵات وەسەلام ئیمامی ئەبوو بەکر کە ڕەفیقێتی لەو سەفەرەیە ئیتر سیرەت بخوێنەوە باسێکا چۆن جارێ لای ڕاستی جارێ لای چەپی جار لە پێشەوە جارە لە پاشەوە لێ بۆ ئەکیا ئەبە بەکرد ئەڵێ وەڵڵاهی ئەترسم لە پشتەوەی کێک زەفەرمان پێر با بەر من بکەوێ گە تیرێک بێ لای ڕاستەوە ئەڕۆم ئەڵم نەکوم دژمن لێوە هێرشما لە هەر شوێنەکەوە بێ با بەر من بکەوێ جارێ ڕوحی خۆیان فیدای پێغەمبەر کردبوو عەلەیهی سەڵات وسەلام ئەبوو دووجانە کە ئەو هەموو هینەیرێ لە شەڕێکشەڕەکاندا سێرەکەن شوێنی 80 ڕم و تیر و ئینی پێوەیە خۆی دابووە قەڵغانێک بۆ پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام با من شەهیدم ئەی پێغەمبەری خوا بەڵام تۆ دڕکێ نەسێتە جانتا جا بۆیە سەحابە ئاوا پێغەمبەریان خۆشویستووە ئاوا پێغەمبەریان ناسیوە و ئاواش خۆشیان ویستووە ئیمامی عومەر وتی ئەی پێغەمبەری خوا وەڵای تۆم لە هەموو کەسێ خۆشترگەرەکە ئیلا خۆم نەبێت نەفسی خۆم نەبێت وتی ئیمانت تەواو نییە عومەر بەهر ڕۆژە فکرێ کردەوە وتی وەڵڵی ئەی پێغەمبەری خوا ئێستا تۆم لە نەفسی خۆشم زیاتر خۆشترگەرەکە ئەمەنە پێغەمبەریان خۆشویستووە سەحابە ئاوا بوونە فرمي الآن يا عمر الآن كمل إيمانك است إيمان التواوى أبي آوابين النبي أولى بالمؤمنين من أنفسهم يعني أبي بيغمر ما لروحي خوما لنفسي خوما لمال من دار ما لسروت وسامان من زياتر خوشتر بيت بلان بداخو استايبين أم خلق أوني أو دالي فيسبوك وتركم ملاياتي كانوا بازار وموديلاته والله پێغەمبەرەکەی پشتگوێ خستووە ئەو پێغەمبەرەکە قائیدە و قدوەیە و پێشەوایە و ئوسوەیە و مامۆستایە و باوکە و چاوساغە بۆمان والله بەداخەوە ئێستا ئەم جیلەی ئێستا بەو شێوەیە محەبەت و خۆشەویستی پێغەمبەرمان نییە چی هەندێکەیە بەناو دینەوە چی هەندێکەیە يعني التزاماتی دینی نییە بەڵام پێغەمبەری خۆشەویستی پێغەمبەر بەو شێوەیە ڕێی نەدایەتەوە لە کردار و ڕەفتار و ئاکار و گفتارماندا بەداخەوە اینجا بۆیە ئێمە ئەبێ ئەو سەحابەکان بکەینە یاوەرانی پێغەمبەر و هاوڵانی پێغەمبەر بکەینە پێشەوا و پێشەنگ بۆ خۆمان ئەوان لە قوتابخانە و مەدرسەی پێغەمبەرا پەروەردەبوون ئەوان پێغەمبەریان چاک ناسیە لە خزمەتی ئەوا بوونە بۆیە ڕوحی خۆیان فیدای ئەوە کرد بۆیە شاعیر ئەڵێ کە غەریبێ بەهاتاوە ئێزانی پێغەمبەرستانە ئەوێ هەر هەمووی پێغەمبەرە بەڵام لە خزمەتی پێغەمبەرا بوون ئەمەنە پێغەمبەریان خۆشویست بوو شەو و ڕۆژ ڕۆیشتنەوە بۆ ماڵیش هەر فکران لە مەجلیسی پێغەمبەر و لای پێغەمبەرا بوو ئێمەش ئەبێ يعني چەند سەبەب و هۆکارێکی مامۆستا ئەڵێ بۆ خۆشویستنی پێغەمبەر یەکێک لەوە ئەحیای سنەتی پێغەمبەر سنەتی مردووی زۆر ئەحیای بکەینەوە واتباعي سنتكي بين شلون كوتو سنتي بيغمبر بين عليه الصلاة والسلام وقراءة سيرته يعني سيرته جيانامي بيغمبر بخوينينه أمر جنزان ما بتي يعني أونا خليكي فريق توبينا كان ريال وبرشو أزانن تلاعبي هي حمو سيرتي جيانا أزانن لشو لكام فريق ياريكا ولكام منتخب ياريكا بلان بو بيغمبرك برسال ليكي كولا وارا ما مصطع إما أبي سيرتي بيغمبر والصلاة عليه هم سيرتك بخوينين وإن جايشك لأسباب وهو كاري خوشوسني بيغمبر عليه الصلاة والسلام صلواتنا لسد بيغمبر عليه الصلاة والسلام هر كسي زور صلواتي لسد بيغمبر اللي يبدأ أو بزانا بيغمبري خوش ويستوها إن المحب لمن يحب يعني مطيع إطاعي أكين إطاعي يعني شون منهجه برنامه دينك أكوين وسيرتك أخوانين ومنهجك وإحياء سنتك يكين يعني لشو سنتي وروي وهندي سنتي مهجور هي إحياء بكين وكو سواك وكو زور سنة معنية مثلا وكو أمر تسبيحات ما مصا حتى ما مصا لنا مزقوتك أنا سنتك معنية مهجورة يعني من روجة ثم مزقوتي نيوجم كسيرة كم سلام عندها وقر قبنا نشنا تسبيحات ناكن أو تسبيحات لا بخاري مسلمي شاهاتو بدن برزو تسبيحات كراوة يعني أما يشك أحياء السنة بون من هيك سواك كردن زور كم أبيني جنزة كمان سواك بكن سواك كردنا زور إحياء السنة مانية وصلوات دانش لسر بيغمبر عليه الصلاة والسلام أمانة هموي واما لأكاد كبيغمبر ما خوش بيه ولا سر منهجي أو بين واخواي قولشمان للرازي بيه إن شاء الله وكتشون عليه قل إن كنتم تحبون الله فاتبعوني يحببكم الله خواي قورا أو خوشويسي بكاتا دلو دارون مان آمين حتى لخزمتي رسول الله بين ندل مان نتساو مان ندست مان تير نابت خواي قورا
لأمتي أو حساب ما بكاو لشون كوتواني أو بين إن شاء الله بو أمدي لروجي قيامتها لجر شفاعتك أو آلاك أو حق حساب ما لقى الكريب كو جلالي جنابي ما مصابين بو چند مسعود ستاي الشيخ باب فرمي ضلتا مزرويا كبيت حزود بهواي ديدار دقرير قيدور ديم هتابوني روزي مدينة بين بودشت وخاكي شار زور بابوني خوشي او بونا خوشا خاكي كردستان بربكا لنور تيكل بيلق الهوا وهناسا هناوي عاشق بركال السرور بني شيل السان قجو ياي بهار بيكا تقولي سوزو زردوسون برزي شاخو تيه ولقل دول وشيو سرابا بكا بباخشي ظهور ببرجيت تجامو ربار كاني ببيت آوي تبرك مشهود الله لبني روضة خوشة رخصاري چون بيك بيت ظهور الله لبني روضة خوشة رخصاري چون بيك بيت ظهور روح فداي بي بروحي باكي درود بها جمار رحمة بي سنور خايبي بشمنك إلى لقاء رصوان بالشعري ببيت مأجور سلامي بر لبوني عاشقانا أنيرم بو كسيه آرامي جانا أنيرم بو كسيه آرامي جانا بناسي شون نتاشي وي بشيوي بزاني قشتي رمزي دل شكانا كلامي بر لحزني من بليسي شني باصي فراقي يا بيانا شني باصي فراقي يا بيانا سلامي بر لبوني عاشقانا أنيرم بو كسي هارامي جانا أنيرم بو كسي هارامي جانا ببرسي حالي قرمي عاشقاني بخندي لي كدرماني ضلانا تمنى بتشاي بير لسو
بكاتي ماني ام دردا قرانا بكاتي مريم دردا قرانا سلامي پر لبوني عاشقانا أنيرم بو كسي آرامي جانا أنيرم بو كسي آرامي جانا خی گەورە پاداشتی خێرتان بداتەوە خی گەورە پاداشتی خێری جەنابش بداتەوە یا شێخجان خی گەورە بکاتە تەرازووی چاکەی قیامەتی هەموو لاگی ئینشاءالله چەند مەدح و سەنای پێغەمبەری خوا بکەین صلی الله عليه وسلم هێشتا شایەنی ئەوە نین کەوا ئێمە باسی بکەین چونکە قەدری ئەو پێغەمبەرە و گەورەی ئەو کافیە کە خوای گەورە لە قورئانە ئاماژەی پێکردووە وەڕەفەعنا لەکە ذیکرەک کافیە بۆ گەورەی ئەو پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام لەگەڵ کاتێک جۆمان لە بانگ بێش دەبێ و ئەڵێ ئەشهەد ئەن لا ئیلاهە ئیلا الله دوا بە دوای ئەوە دەبێ بڵێ وەئەشهەد ئەنە محەممەدەن ڕەسوول الله کافیە بۆ گەورەی ئەو پێغەمبەرە نازدارە عەلەیهی سەڵات وەسەلام هەزاران سەحابە خۆیان کردە قوربانی بۆی تۆی ئازیز و خۆشەویستش بەڕاستی شۆن کەوتووی پەیامەکەی بە بەڕاستی شۆن کەوتووی ئەخلاق و ڕەوشتی بە بەڕاستی ئەگەر پێغەمبەرت خۆشەوێ عەلەیهی سەڵات وەسەلام با ڕنگدانەوەی کردەوەکانمان هەست و کەوت و کار و کردارە جوانەکانی پێغەمبەر بێ عەلەیهی سەڵات وەسەلام پەروەردگارە لەم مانگە پیرۆزە داوات لێ ئەەکەین لەگەڵ ڕەسوڵ اللهە حەشرمان بکەیت و بە ئومەتی ئەو حسێبمان بکەیت و ئەو کەسانە بین کە بەڕاستی هەڵگری ڕەوشت و ئەخلاق و کارە جوانەکانی ڕەسوڵ الله عەلەیهی سەڵات وەسەلام خوای گەورە تاعەت و عیبادەتی هەموو لایە قبول بکاو تا دیدار و ئەڵقەیەکی تر بەخوای گەورەتان ئەسپێرین. السلام عليكم ورحمة الله وبركاته.